هاوڕێیانم کاتتان باش بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب هیوادارم زۆر باش بن. لە ڤیدیۆی ئەمڕۆ باسی بابەتێکی زۆر گرنگەکەین کە پرسیارێکی زۆری لەسەرەکرێ. پرسیارەکەش ئەوەیە ئەتوانم ڤیزەی گەشتیاری کەنەدا بگۆڕم بۆ ڤیزەی کار کە گەشتمە ناو کەنەدا؟ بۆ وەڵامەکە بۆ زانیاری زیاتر لەگەڵم بن لەم ڤیدیۆ، بەڵام پێشەوە بیرت نەچێ سەبسکرایبی کەناڵەکەم بکەیت بۆی ئاگاداربی لە هەموو ئەو ڤیدیۆانەی کە پۆستیەکەم. هاوڕێیان، سەرەتا با وەڵامی پرسیارەکە بینەوە، ئەتوانم ڤیزەی گەشتیاری بگۆڕم بۆ ڤیزەی کار؟ وەڵامەکەی بەڵێ ئەتوانی. دوای ئەوەی پێشتر زۆر دڵنیان نەبووم لەو پرۆسەیە چۆنە، بەڵام دوای ئەوەی قسەم لەگەڵ ڕاوێژکارێکی یاسایی کرد لە کەنەدا و خۆمیش بە دوواداچوونم بۆ کرد وتیان بەڵێ ئەتوانیت ڤیزەی گەشتیاری بگۆڕی بۆ ڤیزەی کار. بە ئەنجا بزانی چۆن ئەم ڤیزەی گەشتیاری ئەگۆڕین بۆ ڤیزەی کار. کە تۆ هاتیتە کەنەدا بە ڤیزەی گەشتیاری، سەرەتا گەشتەکەی خۆتەکەی ئەگەر بۆ نمونە 6 مانگت هەبێت لە ناو خاکی کەنەدا بمێنیتەوە، لەم 6 مانگە بە ڤیزەی گەشتیاری سەرەتا چیەکەی سیڤەکەت ئەنێری بۆ خاوەنکارەکان، بۆ کۆمپانیاکان، بۆ مۆڵ، بۆ هەر شوێنێک بێ خۆت بڕۆی سیڤەکەت ببیت و قسە لەگەڵ خاوەنکارەکان بکەیت و بڵێ من پێویستیم بە ئیشە، بەڵام من بە ڤیزەی گەشتیاری لە کەنەدام. ئەگەر سیڤەکەی تۆیان بەدڵ بوو چاوپێکەوتنی کارت لەگەڵ کرا، دوای ئەوە خاوەنکارەکە تەقدیمی LMIA بۆکە، Labour Market Impact Assessment، کە مۆڵەتی هێنانی کارمەندی بیانیە لە دەرەوەی کەنەدا بۆ کەنەدا. ئەم پرۆسەیە هیچ پەیوەندیەکی بە تۆ نییە، نرخەکەی $1000 کە خاوەنکارەکە ئەیات و ئەبێت چاوەڕێ بێ. لێرە شتێک هەیە، ئەم LMIA بۆی بۆ دبێتەوە 2 تا 3 مانگی ئەوێت پرۆسەکە. اینجا باشتر وایە ئەو کەسانی کە ئەم ئیشیان کردووە ئەڵێن باشتر وایە کە تۆ بڕۆیتەوە وڵاتەکەی خۆیت و بیتەوە، یعنی لە وڵاتەکەی خۆت چاوەڕێ بکەیت و ئەو 6 مانگە هەمووی لێرە نەمێنی. لەبەر ئەوەی لە چەند کەیسێکی پێشوو هەبووە کە کەسەکە خۆی خاوەن ڤیزەی گەشتیاری بوو، یعنی ڤیزیتەر ڤیزەی هەبووە، دوایی کە تەقدیمی ڤیزەی کاری کردو و لێرە بووە تۆزێ کێشەی بۆ دروست بووە. و شتێکی تریش هەیە لەوانەیە تۆ کاتەکەت بەسەر بچێت، بۆ نمونە 6 مانگەکەت بەسەر بچێ، هێشتا LMIA-کەت مۆڵەتەکەت بە پۆزتیڤ نەهاتۆتۆ، یعنی هێشتا وەڵامەکەی وەرنەگرتووە. ئەنجا چیەکەی؟ لەبەرەوەی تۆ کە لێری نازانی کەی ئیشە ئەدۆزیتەوە، نازانی کەی خاوەنکار ئیشەکەت ئەیاتێ، نازانی معاملاتەکە چەندێکی ئەوێ. ئەمە هەمووی کاتت لێ ڕۆچکە زۆر جارێ 6 مانگ تەقدیمی ئیشەکەی ئیشت بۆ نایەتەوە، وەڵامت نایەنەوە. ئەگەر کەسێک ئەناسی، بۆ نمونە هاوڕەیەک خزمێک کەسێک کارێکت هەیە لێرە، ناسیارێکت ئیشی هەیە، ئەوە ئەتوانێت یەکسەر دەست بکات بە تەقدیمکردنی LMIA و چاوەڕێ بکەیت. باشتر وایە ئەڵێن کە چاوەڕێ بکەیت بڕۆیتەوە کوردستان، یعنی بڕۆیتەوە وڵاتەکەی خۆت چاوەڕێی وەڵامی LMIA-کە بیت، یعنی مۆڵەتی هێنانی کارمەندی بیانی. ئەگەر پۆزتیڤ بوو، ئەگەر حکوومەت قبوڵی کرد، ئەوە تۆ لە کوردستانەوە بە ئۆنلاین تەقدیمی وەرک پەرمتەکەیت و ئینجا ئەگەڕێیتەوە وڵاتی کەنەدا. لێرە شتێک هەیە، بەبێ LMIA نابێ، ئەبێ ئەو مۆڵەتت بۆ تەقدیم کار و ڤیزەکەت ئەگۆڕم بۆ ڤیزەی کار. بەڵام یەک شت هەیە لێرە ئەبێ بزانیت کە ئەو خاڵە زۆر گرنگە. ئەو زانیاریانەی کە لە ڤیزەی گەشتیاری پڕیەکەیتەوە ئەبێ هەمان زانیاری بێ، یەک هەڵە لە زانیاریەکانت هەبێ، لە ئەپلیکیشنەکەت هەبێ، ڤیزەی کارەکەت ئەڕوە و هەم ڤیزەی گەشتیاریەکەشت لێ ئەسێننەوە. بۆیە زۆر ئاگادار بە کە سەرەتا کە تەقدیمی ڤیزەی گەشتیاریەکەیت و ڤیزەکەت وەرگرت، ئاگادار بە هەموو ئەو زانیاریانە بە هەمان شێوە، هەمان زانیاری تەقدیمی ڤیزەی کارەکەی. جا پرسیارەکە لێرەوێ من چۆن کار بدۆزمەوە چی بکەم؟ من زۆر کەسنامەم بۆ نێرێڵێ مامم لە کەنەدا، خاڵم لە کەنەدایە، چۆن بتوانن یارمەتیم بن؟ سەرەتا توانی تەقدیمی ڤیزەی گەشتیاری بکەی بە داوەتنامە، خزمێکت کەسێکت لێرێ داوەتنامەت بۆ بنێری کە هاتیتە ئێرە، ئەو کاتە خۆت دەست بکەی بە تەقدیمکردنی ئیش، CV بنێری، یاخود ئەو خزمەت کە ئیشێکی هەیە ئیشەکەت بیاتێ و تەقدیمی LMIA-ت بۆ بکە. پرسیارێکی تریش هەوەیە، ئایا ئەگەر من ڤیزەی گەشتیاریەکەم زۆر بوو، یعنی بۆ نمونە 6 مانگ بوو، 7 مانگ بوو، ئەتوانم هەر لە کەنەدا بمێنمەوە بێ ئەوەی بگەڕێمەوە کوردستان و بۆ نمونە ئەگەر LMIA مۆڵەتەکەم وەرگرت و هەر لەناو کەنەدا بمێنمەوە؟ وەڵامەکەی بەڵێ ئەتوانی، بەڵام زۆربەی جار ئەو کاتە تێئەپەڕێنێ، یعنی LMIA-کەت زۆری پێچێ، بۆیە باشتر وایە لە
لەو ماوەی کە بۆ دیاری کراوە لە کەنەدا ماوەکەی کە تەواو بوو یەکسەر بگەڕێیتەوە کوردستان و لە وڵاتەکەی خۆت چاوەڕێ بکەی تا وەڵامەتێنەوە ئەنجا بە ڤیزەی کار بگەڕێیتەوە ئێرە. چانسێکی زۆر باشە ئەوە لەبەرەوەی تۆ کارمەندێکی بیانیت بەڵام کە ئەو کاتی مقابلەی ئیشت ئەکەن لە کەنەدا تۆ ئەبینن تۆ ئەتوانی باسی خۆ بکەیت و باسی ئەو ئەزمموی کارە بکەیت کە هەتە ئەوە شتێکی زۆر باشە، چانسێکی زۆر باشە بۆ تۆ کە بتانی بە ڤیزەی گەشتیارەکەت لێرە ئیشێک بدۆزیتەوە ئەنجا دوای ئەوە بیتەوە ئێرە بە ڤیزەی کار. چی تریش هەیە لەسەر ئەم پرۆسەیە تەنها ئەوەیە کە ئەبێ ئاگات لە ئەپلیکیشنەکەت بێت لە خۆتەوە شت زیایە و کەم نەکەیت لە ئەپلیکیشنەکەت، بەڵام باشتر وایە لەگەڵ ڕاوێژکارێکیش قسە بکەیت کە گەشتی تا ئێرە یەکسەر دەست بکە بە تەقدیمکردن و لەگەڵ ڕاوێژکارێکی یاسایی قسە بکە بۆ ئەوەی ئامۆژگاریت بکەن چی بکەن. چونکە هەندێک ڕاوێژکار هەیە لەوانەیە پەیوەندیان بە کۆمپانیاکانەوە هەبێت و بتوانن ئیشێکت بۆ بدۆزنەوە یان هەر چۆنێک بێت لەگەڵ خاوەنکارێک پەیوەندیت پێوە بکەن، ینی لەلایەن خاوەنکارێکەوە بڵێن ئێمە ئەمانەوە یەکێکمان بۆ بدۆزنەوە کارمەندێکی ئەگەر کارمەندی بیانی هەبێ ئاگادارمان بکەنەوە شتێکی لەو بابەتە. بەڵام بۆ وەڵامی پرسیارەکەتان بەڵێ ئەتوانی کەواتە ئەگەر هاتیتە کەنەدا و حەزت لێ بمێنیتەوە ئەوە بە دوای کارە بگەڕێ کە هەر تۆ ڤیزەی گەشتیاری تێ بە دوای کارە بگەڕ و ئینشەڵا کارێکت دەسەکەوێت. ئەگەر پرسیاری تریشتان هەیە لەسەر ئەم بابەتە لە کۆمنت بۆم بنووسن هەتا ڤیدیۆیەکی تر و بابەتێکی تر لەسەر کەنەدا خواتان لەگەڵ.